فراکسیۆنی پارتی بە پێشنیازێکی یاسایی دەیەوێت پۆستی سەرۆکی هەرێم بۆ نێچیروان بارزانی بەسەرجەم دەسەڵاتەکانیەوە کارە بکاتەوە. فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی کوردستانیش پێشنیازی یاسایی بۆ کاراکردنەوەی ئەو پۆستە هەیە و دەیەوێت سەرۆکی هەرێم دەسەڵاتەکانی وەک سەرۆک کۆماری عێراق پرۆتۆکۆلی بن. پارتی بە ڕێککەوتنە سیاسیەکانی زۆرینەی ناو پەرلەمان و لیژنەی یاسایی کۆنتڕۆڵ کردووە، بەڵام فراکسیۆنی کۆمەڵ پێداگری لەسەرەوە دەکات دەبێت سیستەمی حکومڕانی پەرلەمانی بێت و پەرلەمان دەسەڵاتی لێپێچینەوەی لە سەرۆکی هەرێم هەبێت و نابێت سەرۆکی هەرێم فەرماندەی هێزە چەکدارەکان بێت. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پاشگەز نەبووتەوە لەو پرۆژەی کە لە خولی پێش و پێشکەشمان کرد بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی، بۆ هەڵبژاردننی سەرۆک لە نێو پەرلەمانەوە و دابەشکردنی دەسەڵاتەکانی بە پێی ئەوەی کە سیستەمی پەرلەمانی دەیخوازێ. پابەندین بەوەوە و پرۆژەیەکی نوێمان بینا لەسەر ئەو بۆچوونەی ڕابردوومان جارێکی تر بۆ ئەم خولە ئامادە کردوتەوە و لە کات و ساتی خۆیان پێشکەشیەکەین و قسەی خۆشمان دەبێت. بە دڵنیاییەوە ئەوانەی کە ڕێکەوتنیان هەیە لەسەر و پرسە بۆ بەشداری حکوومەت دەتوانن تێیپەڕێنن، بەڵام گرنگەوەی ئێمە بۆچوونی خۆمان و هەڵوێستی خۆمان سربەخۆیە و پاشگەزبوونەوەش نییە لەوەی لە ڕابردوو هەمانە و دۆخی هەرێمی پێوا لێکرا و پەرلەمانی پەکخرا. خولی پێشووی پەرلەمان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی و یەکگرتوو کۆمەڵ ئیسلامی پرۆژەیان بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەبوو کە هەمویان دەیانویست سەرۆکی هەرێم دەسەڵاتەکانی پرۆتۆکۆلی بن. هەرچی بزوتنەوەی گۆڕانە بەپێی ڕێکەوتنە سیاسیەکەی لەگەڵ پارتی دەبێت جێگری سەرۆکی هەرێمی پێ بدرێت و پێ ناچێت لە دەرەوەی پێشنیازە یاساییەکەی پارتی هیچ پێشنیازێکی بۆ کاراکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم هەبێت. بەرپرسانی باڵای یەکگرتووی ئیسلامی و یەکێتی نیشتیمانیش نایشارنەوە نایانەوێت سەرۆکی هەرێم جارێکی ترە و دەسەڵاتانەی پێ بدرێتەوە، بەڵام دەڵێن پێویستە دەسەڵاتەکانی لە سەرۆکێکی پرۆتۆکۆلی زیاتر بن. یعنی شەرت نینە دەقا و دەقوەکو ئەوی عێراق بێت، بەڵام دەبێت لە خاڵە گرنگەکان لە خاڵی ئەساسی سیستەمی بەرلەمانی لەناو ئەو یاسایە دەبێت و ئەوە جێگای گفتوگویە ئێمە تەرەفێکین تێدامە لەگەڵ ئەوەیە بە تەواوی سیستەمی بەرلەمانی بێت. ئەو پێم وایە یاسای سەرۆکایەتی هەرێم ئەوەندە پرۆژە و بەزم و ڕزمی گرنگ نییە ئەلامۆندە خۆتانی پێوەماندووەکەن با بێ بڕیارێک یا سەرۆکایەتی هەرێم تەجمید کراوە بە پێی بڕیارێک جارێکی تر دەستەکاتەوە بەکار ئەوەی کە گرینگە بەلای هەموو لە یەکمانەوە پێشترش داوامان بۆ کردو سەرۆکی هەرێم لەناو پەرلەمان هەڵبژێردرێت. ئەو پێم وابێ هەر وەکو جاران سەرۆکایەتیەکە وەکو عێراق شتێ زیاتر لە هەرێمی کوردستانە پێویستە دەسەڵاتی هەبێ. کاراکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم بە هەموو دەسەڵاتەکانیەوە ڕێکەوتنێکی ناوخۆی پارتیە لە نێوان نێچیروان بارزانی و مەسرووری ئامۆزای. بەپێی زانیاریەکانی پەیام ڕەنگە پارتی بە زۆرینە و بە پشت بەستن بە ڕێکەوتنە سیاسیەکانی ئەو پرسە بەویستی خۆی یەکلایی بکاتەوە، بەڵام باوەڕی چاودێرانی سیاسی وایە تێپەڕاندنی ئەو پرسە بە زۆرینە و ڕێککەوتنی چەند لایەنە دۆخی سیاسی هەرێم ئاڵۆزتر دەکات. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.